غمري خوشويسمان صلى الله عليه وسلم دفرمي دو شهية لصحيح بخاري دو شهية لا إخوائي پروردگار زور خوشويستن لسر زمان زور آسانن زور آسانه بس زمان دري ببري اگر خواه يارمتي درد بيه چونکه خلقی وای لروجه قد جانات وانی بغلی چونکه خواه يارمتي نداوه اگر خواه يارمتي درد بيه زور آسانه لسر زمان دري ببري ولترازوی عدالتی خواه پروردگار دا زور قرصه بێگومان لای خوای پەروەردگار زۆر خۆشەویستە ئەویش چییە؟ سبحان الله وبحمده سبحان الله العظيم ئەم وشە بەلای خوای گەورە زۆر خۆشەویستە و لە ڕۆژی قیامەتە ئینشاءالله هۆکارێکە بۆ ئەوەی تەرازووی چاکەکانت پڕ بێت قورس بێ چونکە دەڵی سبحان الله وبحمده خوای گەورەش زۆری پێخۆشە ئەم زیکرە بکەی هەر کەسێ ئەم زیکرە بکە خوای گەورە خۆشی دەوێت چونکە شتێک دەڵێ کە خوا پێی خۆشە ذكرك ضلي خو هڵی بژاردەوە بۆ مەلایکەکان سەلامی خوایان لەسەر بێ أحب الكلام إلى الله خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم خۆشەویستترین قسە بەلای خوای پەروەردگارەوە کە مرۆڤ دەری ببڕێ ئەوەیە بڵێ سبحان الله وبحمده والترازوی عدالەتی خوای پەروەردگارە لە ڕۆژی قیامەتە ئینشاءالله دەیبینی چەندێک قورسی دەکا بۆیە ئینشاءالله لەبیری مەکەن ئافرەتێک بە نەخۆشی طاعون وفاتی کرد ڕەحمەتی خوای لێبێ باوکی لە خەودا بینی وتی ڕۆڵێک جان کچەکەم دەربارەی قیامەت شتم پێ بڵێ دەربارەی مردن و قەبر فەرمووی باوێک گیان بەخوا ئێمە کە مردین تووشی وەزعێک بووین زۆر گەورە بوو لە دوای مردنمان کۆمەڵێک کارەساتمان بینی مردن و ڕوحکێشان و کۆمەڵی مەلایکە لە ژیانتان نەتبینیوە قەبر و گۆڕۆشار و کۆمەڵێک ناخۆشی ناڕەحەتی کە بینیمان لە دوای مردنمان هەموومان لە پێشمانە بەخوا ڕۆژێ دێ ئەو قەبرە دەمان گوشێتە خۆیەوە جا ئەگەر چاکەمان کردبێ ئینشاءالله عەزێتمان نادا گۆڕۆشاری شەدرین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی ئەگەر کەسێک ڕزگاری وایە ئەم مناڵە ڕزگاری دەبوو مناڵیش لە گۆڕۆشار ڕزگاری نابێ قوربە سەر ئێمە هەبێ حاڵی ئێمە چۆن بێ شەو ڕۆژ خەری گوناه و تاوانی وەڵای باوەگیان ڕۆشتین بۆ شوێنێک زۆر گەورەیە مردن کارەساتی زۆر گەورەیە بەس واللهی باوەگیان من قەنەعەتی تەواومان بۆ دروست بوو کە ئێمە تەنها شتمان دەزانی بەڵام کردەوەمان نەدەکرد دەمازانی ئەوە خێرە نەمان دەکرد ئەوە چاکەیە نەمان دەکرد واللهی باوەگیان یەک سبحان الله یەک یا دوو سبحان الله تەنها بیڵێی یا ڕکاتێک نوێژ یا دوو ڕکات نوێژ لەوە لای من خۆشەویسترە ئەگەر بێت و بڵێن بە من بڵێن هەموو دنیات ئەوێ بگەڕێیتەوە یا یەک سبحان الله دوو سبحان الله یەک ڕکات یا دوو ڕکات نوێژتەوێ ئەڵێم وەڵڵی ڕکاتێک دوو ڕکات سبحان الله دوو سبحان الله بکەن ناو نامەی کردەوەکانمەوە بەخوا لە هەموو دنیا پێم خۆشترە چونکە من قەدری دەزانم باوەگیان قەدری سبحان الله وبحمده سبحان الله دەزانم بۆیە باوەگیان هەتا ماون نوێژ بکەن عیبادەتی خوا بکەن ڕێگای خوا بگرن واللهی کە مردن ئەو کاتە دەبینن چەنە دڵخۆشتان دەکات ئاواتە خوازن خۆزگای یەک سبحان الله زیاترم بکردایە بۆی قیامەتم باشتر بووایە دەی ئەمڕۆ ئێمە لە ژیان داین با ڕێگای خوا بگرین خوامان لەبیر نەچێت لە کۆتاییدا دەڵێم ئەم وشەتان ئەم زیکرەتان لەبیر نەچێت سبحان الله وبحمده بەردەوام بڵێن ئەگەر جارێکە دوو جارە سێ جارە بڵێن بە ئیزنی خوای گەورە لە گوناهەکانتان خۆش دەبێت